والله من 2008 ريريم 2008 حلمان هواية 2008 تەوە کێشەی ئاوتانەیە؟ عارە والله ئەم سێ فەرعە والله بیا و زەحمەتە زۆر زەحمەتە ئەبزان حەڵمانە هوايە عارە والله هەموو هەفتە دوو جار تەنکەرەی سێنە تەنکەر ئاوترن؟ ئەدێت و پێشەوەش تەنکەرەکان لە پێشتان ڕۆشتووە بۆ بە تەنکەر ئاوترن؟ ئەوە چی بکەم یاڵا ئاو نییە والله من 2008 رێرێم 2008 حەڵمانە هوايە 2008 تەوە کێشەی ئاوتانەیە؟ عارە والله ئەم سێ فەرعە تقریبا دۆر 50-75 ماڵە بۆ چارەسەر نەکراوە تا ئێستا؟ والله کاکە ئەوە تێمەم ئەمڕۆ ڕۆشتم خۆم عەرزەم داپێ لێوێ ڕۆشتم عەرزەت داپم هات بزان بەیانی لێ بەیانی تێم بزان چێ هەموو ساڵ حەڵمانە هوايە هەموو ساڵ حاڵتان خراپ نییە بۆ شێوەیە؟ عارە والله بیا و ئەتوانی هیچ ناتوانی بکەیت بیا داواکاریتان چییە؟ والله داواکاریمان باو ئاوە چاککە ئەستا خۆمان ئەو سۆندای ڕاکێشامە لێوێ ئەوش ئێمڕۆ هەمویان تێکداوە ئەوە زان چی بکەم